نووسری بەناوبانگی ئێرانی شەهرنووش پارسیپور لە زانکۆی کالیفۆرنیا بابەتێکی پێشکەش کرد ئەو لە ساڵی 1946 لە تاران لەدایک بوو لە تەمەنی 16 ساڵانەوە ژیانی ئەدەبی دەست پێ کرد کورتە چیرۆک و بابەتی دەنووسی. زندگی من رو ساخته برای اینکه ئەدەب ژیانی منی پێکێناوە لەو کاتەوە خۆم ناسیوە پێم خۆش بووە نووسەر بم بەهۆی ژن بوونمەوە دووچاری کێشەی زۆر بوومەتەوە هەوڵم داوە ئەو گرفت و ئازارانە بە شێوازێکی ئەدەبی دەربڕم. بەناوبانگترین کتێبی ژنان بێ پیاوان بە 10 زمان وەرگیراوەتەوە دوو جاریش خەڵاتی هێڵمان هێمتی وەرگرتووە. پارسیپور 4 کەڕەت لە ئێران زیندان کراوە و دواییش کتێبی بیرەوەریەکانی زیندانی لە ئەمریکا بڵاو کردەوە. هایی بودیم یعنی یه جوری ما رو گذاشته بودن لە زینداندا بە شێوازێک دانرابووین پێیان دەگوت قەبر چاومانیان دەبەست چادریان لەسەرمان دەکرد و دەبوایە هیچمان نەکوتبایە ماوەی 3 ساڵ بوو دار و درەختم نەدی بوو دوایە ڕۆژێک منیان برد بۆ گۆڕستانێکی دیکە بەرامبەری دیوارێک دانرام کە کاشی بوو تیشکدانەوەی پەنجەرە لە ناو دیوارەکەدا دەردەکەوت و دارێکم لە نێو ئەو دیوارەدادی زۆر پێم خۆش بوو چونکە یەکەم جار بوو دوای 3-4 ساڵ دارم دەدیت تەنانەت ئەو ڕۆژە ڕۆژی لە دایکبوونی کوڕەکەشم بوو ئەمە بیرەوەریەکە لە زیندان کە قەت بیرم ناچێت. سەبارەت بە ڕۆڵی نووسەر لە کۆمەڵگا کوتی باید صادق باشن. نووسەر دەبێت ڕازگۆ و سەرڕاست بێت ئەگەر دەیهەوێت کارێکی جوان بنووسێت دەبێت ڕاشکاو بێت دەبێت درۆ نەکەیت دەبێت بە قەڵەم سوێن بخۆی ڕێز لە قەڵەم بگریت بەڕای من ڕازگۆبوون مەرجی سەرەکی نووسەربوونە. پارسیپور یەکێک لە ژنە نووسەرەکانی ئێرانە کە هەم بە ئەدەبیات و هەم بە پێشکەوتنی خەباتی ژنان لە ئێران خزمەتی زۆری کردووە. ئاوا هۆما دەنگی ئەمریکا کالیفۆرنیا.